کامە وشەی سلێمانیت پێخۆشە؟ بەساقۆ بم زۆر ترێندا بەس باوانم بێوەی بی بەگشتی قسەکردنیانم پێخۆشە کە دەڵێ حەزیەتمایە مادیبوونەکەم لەبیر دەستەوە کەوندم پێ دەڵێ بەساقە بم زۆرە دەمیان خۆشە بەساقا بم وشەیەکی تایبەتە شتێکیان هەیە بۆ مناقەشەکردن بەکاردێ پێم وابێت چەلاحانەی ناوە وشەی بەساقە بووم تایبەتە لێ کامە خاصیەتی سلێمانی تایبەتە؟ میوان دۆستن زۆر ینی کە بچیتە ئەوێ و هەز ناکەی کە بگانێ خاصەتەکانیان هەمووی جوانە بەڵام بە تایبەتەوەی کە میوان دۆستن و قسە خۆشن ئەویان لەم تایبەتە ڕووخۆشن لەگەڵ میوان و میوان دۆستن بەڕاستی ینی کەسانی دڵسۆز و بە وەفا و بە ئەمەکن وەروەها لە هەمووشان مهمتر ئەوەیە کە خاوەن لە هەزۆ زمانێکی زۆ شیرنن میوان دۆستن کە دەچێت لایەن گفت و دفتیان زۆر خۆشە کەسانی ڕۆشنبیرن بە هێوای ئەوەی گەشتبین بن حەز بە چ شوێنێکی سلێمانی دەکەی؟ لای مزگەوتی گەورە لای جادەی سالم زۆر تایبەتە سەرچنار حەزمێ پیاسەک لە شەقامی سەهۆڵەکە بکەم شەوانی بەرزایەکانی ئەزمەر زۆر تایبەتە بەس سەردانی جادی پۆزەکەمان کرد ئێوەندەرم زۆر پێخۆش بوو چیت هەیە بۆ خەڵکی سلێمانی؟ خۆشمەوێن جاتان ماز دەکەم ئەزیزن ڕێزیان هەیە سڵاو و ڕێزمان هەیە و هەرساغ بن وەکو ئەو خۆشەویستی ئەمەش لە بۆ ئەوانمان هەیە ئەوانش بە هەمان شێوە لە بۆ شاری هەولێر بۆ شێوازە بن زوو سەردانمان بکەن.